رسول الله صلى الله عليه وسلم لفرمايشتك أفرمي فضلت على الأنبياء بست أعطيت جوامع الكلم ونصرت بالرعب وأحلت لي الغنائم وجعلت لي الأرض مسجدا وطهورا وأرسلت إلى الخلق كافة وختم بي النبيون. أم حديث چەند روايات هاتووە، رواياتي وهي فرمي 5، رواياتي وهي فرمي 6، بەڵام ئێمە ئەم ڕیوایەتە لێرە وەریەگرین ڕیوایەتی ئیمامی موسلیمە ڕەحمەتی خوای لێ بێ کە لە ژمارە 523 گێڕاوێتیەوەی و زیاتر باسەکەمان ئینشاء الله لەسەر ئەم ڕیوایەتە ئەبێ، بەڵکو خوای پەروەردگار ئینشاء الله بکاتەمایی خێر و بەرەکەت و هەمومان سوودی لێ وەربگرین. معنای فەرمایشتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە خوای تەعالا لە هەندێک شتە پێغەمبەرانی فەزڵ داوە بەسەر یەکتریە، وفضلنا بعضهم على بعض، يعني خوای تەعالا پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان هەندێک شتی پێداوە بە پێغەمبەرێکی تر نەیداوە، بە ئەم هەندێک شتی تری داوە بە ئەو نەیداوە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە باسی چەند خاڵێکەکە یان چەند شتێکەکە کە خوا بە پێغەمبەری داوە بە پێغەمبەرەکانی تری نەداوە. پێغەمبەرەکانی تری پێشی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەم شتانەیان پێ نەدراوە، ئەگەر پێشیان درابێ بە نسبەت و ڕێژەیەکی دیاریکرا و پێیان دراوە، بەڵام بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕێژەیەکی زۆرتر و فراوانتر بەخشراوە. هەندێک کار خوای تەعالا سپاردوێتی بە هەندێک پێغەمبەران و هەندێک ممەیزاتی پێبەخشیون بەوکانی تر نەیبەخشیوە، و هەمویان پێغەمبەری خوان لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون. ئێمە فەرق لە بین هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەرەکانی خوا ناکەین و ئێمە تەسلیمی خوای پەروەردگار ئەبین کە داوای لێ کردوین فەرق لە بین پێغەمبەرانە نەکەین، بەڵام فەزڵی پێغەمبەرێک بۆ پێغەمبەرێکی تر دروستە ئینسان باسی فەزڵەکانی بکە، بە تایبەت پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم پێویستە لەسەرمان ئێمە بزانین بەچی فەزڵ دراوە بەسەر پێغەمبەرەکانی ترە و ئومەتەکەی هەندێک ممەیزاتی پێبەخشراوە بە ئومەتەکانی تر نەبەخشراوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە باسی 6 شت دەکات کە خوا فەزڵی ئەوی داوە بەسەر پێغەمبەرەکانی ترە. یەکەمیان فضلت على الأنبياء بست، یەکەم أعطيت جوامع الكلم. أعطيت جوامع الكلم معناه أمتشي يعني أي جمع المعاني الكثيرة في ألفاظ يسيرة، يعني خوای تعالى جوامع كلمة بپیغمبر بخشیوە، يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای تعالى بەلاغەتێکی پێ بەخشیوە بەم پێغەمبەرە کە بتوانێ معنایەکی زۆر لە چەند وشەیەکی کەما کۆ بکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جاری وا هەیە فەرمایشتێکی فەرمووە تو ئەتوانی 1 سعات لەسەر ئەو فەرمایشتە کەمە و کورتەی کە پێغەمبەر فەرموویەتی لە 2 وشەیە تو ئەتوانی 1 سعات قسەی لەسەرکەی. گورە زیاتریش بەخوا برینە ئەتوانی بڵێم کتێبێکی لەسەردانی یەک فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جاری وا هەیە لە 2 وشە پێکاتوە تو ئەتوانی کتێبێکی لەسەر بنووسیتەوە، کتێبێکی گەورەی لەسەری بنووسیتەوە. ئەمەش یەکێکە لە ممەیزات و جیاوازیەکان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دراوە. دووهەم نصرت بالرعب، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرخراوە بەڕعب. یعنی چی؟ یعنی بەترس. پێ هیچ پێغەمبەرێکی تر وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ممەیزاتەی پێ نەبەخشرا بوو. یعنی بەرامبەرەکانی دوژمنەکانی لە پێغەمبەر ئەترسن بەس بە بیستنی ناوەکەی، و حتى تەنانەت لە ڕیوایاتە هاتووە کە مەسیرەتە شەهر، یعنی 1 مانگەڕێ گوێیان لە باسی پێغەمبەر بێ کە سوپای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی ئامادە کردو ئەوان لەوێ ئەژنۆیان دێتە لەرزین و ئەترسن. ئەم سەرخستن بە ترس
مميزاتێکە بە پێغەمبەر دراوە صلى الله عليه وسلم. مدەکەی ئایا مانگێک ڕێ یان زیاتر ئەوە لە ئەحادیثە هاتووە بە شێوەیەکی جیاواز، بەڵام ئەوەی کە زۆر مەشهورە یەک مانگە ڕێ. یەک مانگە ڕێ دوژمنان گوێیان لە باسی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم کە سوپاکەی ئامادە کردووە، دوژمنان لەوێ چۆکیان ئەشکێ. ئەمەش تایبەتمەندیەکی پێغەمبەری خوا بووە صلى الله عليه وسلم. سێم وأحلت لي الغنائم، دەستکەوتی جەنگ بۆ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حەڵال کراوە. پێغەمبەرەکانی تر دەستکەوتی جەنگ بۆیان حەڵال نەبووە. یعنی ئەگەر لە شەڕە لە جەنگە شتێکیان دەست بکەوتایە ئەو شتانە کۆیانە کردەوە ئاگریان پێوە ئەنا، یان کۆیانە کردەوە چاوەڕوان بوون خوای گەورە ئاگرێکی بۆ بنێرێ بیسووتێنێ. بەڵام خوای تەعالا بە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوەی بەخشیوە کە دەستکەوتی جەنگی حەڵال کردووە بۆ مسلمانان بە شێوازێکی شەرعی دابەشی بکەنە سەری خۆیانە. هەتا ئەبو هورەیرە حەدیثێکمان بۆ ئەگەڕێتەوە لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەفەرمێ پێغەمبەرێک لە پێغەمبەرانی خوا ویستی جیهاد بکا و غەزا بکا لە پێناوی خوایە، بە قەومەکەی فەرموو قەومەکەم من ئەچم لە پێناوی خوایە غەزا ئەکەم بەرامبەر بە دوژمنانی خوا، هەر کەسێک ئەگەر مارەی ژنی بڕیوە ئەیەوێ بیگوازێتەوە با لەگەڵمانەیە، هەر کەسێک ئەساسی خانوویەکی لێداوە ئەیەوێ تەواوی کا با لەگەڵمان نەیەت، هەر کەسێک بڕێک مەڕووماڵاتی کڕیوە تازە کڕێتی ئەیەوێ لە شیرەکەی بخوا و بەرهەمەکەی بخوا با لەگەڵمانەیە، کەسێک لەگەڵما ببێ بێت با هیچ تەماحێکی بە دنیا نەما بێ. چونکە ئێمە ئەچین بۆ غەزا ئەگەر تو چاوت لە دوابێ دوایی ناتوانانی بەرامبەر دوژمن بۆستیتەوە. ئەفەرمێ کە چوونە ئەوێ بەرامبەری دوژمن دوای عەسر بوو، وەخت بوو کەوا شەو بەسەرا بێت و ئەگەر شەویش بەسەرا بەهاتایە مسلمانان نیان ئەتوانی سەر بکەون لەگەڵ ئەو پێغەمبەرە. بۆیە داوای لە خوای پەروەردەگار کرد و ڕووی کردە خۆر، فەرمووی خۆرەکە تۆ سوپا جوندیەکی لە سەربازێکی لە سەربازەکانی خوا، منیش سەربازێکم لە سەربازەکانی خوا، هاتووم ئەمری خوا جێبەجێ بکەم، داوات لێ ئەەکەم ڕابوەستی تا ئێمە سەرکەوتن، تا ئێمە ئیشی خۆمان تەواوکەین و سەرکەین. ئەفەرمێ خوای تەعالا خۆری بۆ ڕاوەستان تاوەکو ئەوان جەنگیان لەگەڵ دوژمنەکانیانە کرد و سەرکەوتن، پاشان دەستکەوتی جەنگەکان کۆ کردەوە بۆ ئەوەی ئاگرێک بێ لەلایەن خواوە بیسووتێنێ، بەڵام ئاگرەکە نەهات. بۆیە ئەم پێغەمبەرە کەوتە گومان کەوا لە دەستکەوتی جەنگەکە دزی کرابێ. بۆیە ئەو عەشرەتانەی کە هاتوون بۆ جەنگەکە هەر هەمویانی کۆ کردەوە و داوای لە ڕئیس عەشرەتەکانیان کرد کەوا یەکەیەکە بێن تەوقەی لەگەڵا بکەن. یەکەیەکە کە هاتن تەوقەیان لەگەڵا کرد دەستی یەکێکیان نووسا بە دەستی پێغەمبەرەکەوە، فەرمووی دزیەکە لە ناو قەومەکەی توایە، با دانە دانە قەومەکەت بێن تەوقەم لەگەڵا بکەن. کاتی هاتن دەستی دوان یان سیان نووسرا بە دەستی پێغەمبەرەکەوە، فەرمووی ئێوە دزیەکەتان کردووە. دوایش ڕۆیشتن تەماشایان کرد سەری مانگایەک کە لە ئاڵتون دروست کرابوو دزویانە، پاشان ئەو سەرە مانگایان هێنا خستانە ناو دەستکەوتەکە، خوای تەعالا ئاگرەکەی نارد سووتاندی. یعنی جەنگەکەیان قبول بووە لەلایەن خوای پەروەردگارەوە. قەومەکانی پێشوو ئەبەو شێوەیە غەزایان نەکرد، بەڵام دەستکەوتی جەنگ لە ئیسلامە خوای تەعالا حەڵاڵی کردووە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم. چوارم وجعلت لي الأرض طهورا ومسجدا، لروايتك ترى مسجدا وطهورا. خوای تەعالا ئەم سەرزەویەی حەڵال کردووە بۆ ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم هەم طهور بێ واتە دەستنوێژ بتوانن لە جیاتی ئاو دەستنوێژی پێ بگرن و هەم شوێنی نوێژیشیان بێ، یعنی ببێتە مزگەوتێک کە بتوانن لەسەری نوێژ بکەن.
قەومەکانی پێشوو خۆشەویستەکانم تەنها بۆیان هەبوو لەو شوێنانەی کە دیاری کراوە وەکو مزگەوت، طبعا ئەوان پێڵێن کەنیسە یان پێڵێن هەر ناوێکی تری لێنن، لەو شوێنانە تەنها لەو شوێنانە نوێژ بکەن، بۆیان نەبوو لە دەرەوە نوێژ بکەن. بەڵام بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالی حەڵاڵی کردووە ئەو سەرزەویە پاکە لە هەر شوێنەکان کاتی نوێژ هات ئەگەر ئاو هەبوو دەست نوێژ بگرن، ئەگەر ئاو نەبوو تەیەموم بەو زەویە بکەن لە جیاتی دەست نوێژ، لە جیاتی تەنانەت لە جیاتی خۆشوەردنیش، حتا ئەگەر نە شوێنێک کە ئاویان دەسەکەوێ خۆیان بشۆڕن، یعنی ئەگەر لەشیان گران بێ ئەتوانن بە سەرزەوی بەو خۆڵەی سەرزەویە تەیەموم بکەن و نوێژەکانیان بکەن. ئەنی ئەگەر ئینسان لەشی گران بێ یان بێ دەست نوێژ بێ لە شوێنێکا بوو کە ئاو دەست نەکەوت یان نەیتوانی ئاوەکە بەکاربێنێ لەبەرەوەی نەخۆش بوو، ئاوەکە زۆر سارد بوو نەیتوانی گەرمیکە، یان نەخۆش بوو ئەگەر ئاوی بەکار بهێنایە دوایی نەخۆشەکەی زیاتر ئەبێ، ئەو کاتە دروستە تەنها دەست بداتە سەر ئەو زەویە خۆڵەپاکە بسم الله بکا و تەیەموم بکا و دەمچا و دەستی پێ مەسح بکا و تەنها هەر ئەوەنە. ئەو پێ ئەوترێت تەیەموم و دوو ئاەتی قورئانی لەسەر هاتووە لە سوورەتی مائیدە و لە سوورەتی نیساء کەوا ئەوە لە جیاتی لەشگرانیە کە لە جیاتی پاکردنەوەی لەشت موقت، طبعا موقت هەتا ئاو دەسەکەوێ گشت نوێژێک تەیەمومی بۆ ئەەکەی، ئەگەر ئاویش نەبوو بۆ دەست نوێژیش هەر عینەن حەساب. ئەمە تایبەتە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وجعلت لي الأرض طهورا ومسجدا يا مسجدا وطهورا. زەویەکەم بۆ کراوەتە شوێنێک کە ئینسان لە جیاتی دەست نوێژ ئەتوانی ئەو زەوی ئەو خۆڵە بەکاربێنێ، و زەویش هەر هەمووی جگە لە چەند شوێنێک نەبێ هەر هەمووی مزگەوتە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ پێغەمبەر و ئومەتەکەی. حەمام دروست نییە ئینسان تایە نوێژ بکە، یعنی لە حەمامە ئەو شوێنەی کە شوێنی خۆشوەردنە چونکە پیسی لێدە لەوێ ناتوانانی نوێژ بکەی، ئاو دەست و ئەو شوێنانە دروست نییە ئینسان نوێژی تیا بکە. و لە ناو قەورسانیشە نوێژ نەک نوێژی مردوو، نوێژی اعتیادی کە سوژدە و ئەمانە لە ناو قەورسانە لە بین قەورا ناتوانی، جگە لەو شوێنە لە هەموو شوێنێکە تۆ وەکو مزگەوت وایە سەرزەوی لە هەر شوێنەکە کاتی نوێژ هات تۆ توانی نوێژ بکەیت. ئەمەش ڕەحمەتێکە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی خوا بۆ پێغەمبەر و ئومەتەکەی. وأرسلت إلى الخلق كافة. خوای تعالی پێغەمبەری ناردووە صلی الله عليه وسلم بۆ هەر هەموو خەڵق، بۆ هەر هەموو خەڵق. پێغەمبەرەکانی تری پێشی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بۆ ئومەتێک بوون، یا جاری وا هەبوو بۆ ئومەتێک چەند پێغەمبەرێکی نارد خوای تعالی. بۆ بەنی ئیسرائیل دەیها خوای گەورە دەیها پێغەمبەری ناردووە، دەیها پێغەمبەر ڕەوانە کراوە بەس بۆ بەنی ئیسرائیل. بەڵام بۆ ئومەتی آخر زەمان خوای تعالی پێغەمبەرێکی ناردووە صلی الله عليه وسلم، نەک تەنیا بۆ مرۆڤ، بۆ مرۆڤ و بۆ جنیش، بۆ پەریش، بۆ ئینسان و بۆ جنۆکەش، نەک تەنیا بەس بۆ ئینسان و بۆ جنۆکەش. وما أرسلناك إلا رحمة للعالمين. حتى علماء فرمن للعالمين تەنانەت داروبەردی شەکرێتەوە، تەنانەت حەیواناتی شەکرێتەوە، ئاژەڵەکانی شەکرێتەوە، درەختیش ئەگرێتەوە، بەردەکانیش ئەگرێتەوە. بۆیە لە معجزاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بەلای بەردار تێ ئەپەڕی جاری وا بوو ئەو بەردە سەلامی لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، ئەو دارە سەلامی لە پێغەمبەری خوا ئەکرد صلی الله عليه وسلم، وەکو لە سیرەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. حشتر جاری وا هەبوو خاوەنەکەی عەزابێدا ئەهاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و فرمێسکی ئەڕژانە باوشی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها پێغەمبەر نەبووە بۆ مرۆڤ، بەڵکو پێغەمبەر بووە بۆ مرۆڤ و بۆ جنۆکە و بۆ هەموو حەیواناتیش، بۆ هەموو ڕەحمەت بووە بۆ ئەوانیش، بەزەیی خوا بووە بۆ ئەوانیش. دیارە ئەوە بە پێغەمبەرەکانی تر نەدراوە بەو شێوازە. ئەمەش تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی خوا
بخشراوە بە محەممەد المستەفا صلى الله عليه وسلم وحتى آخر زمانی هیچ پێغەمبەرێکی تر لە دوای ئەو نایە وختم بي النبيون ولكن خوای تعالى لقرآن فرمي رسول الله وخاتم النبيين يعني پێغەمبەری خوایە وكوتاي پێغەمبەرانیشە. طبعا ليرة الرسول نبي فرقيان هي ابو معلوماتان رسول خۆشەویستەکانم ئەو پێغەمبەرەیە کە پەیامێکی خوایی بۆ هاتووە پەیامێکی تایبەتی بۆ هاتووە وەکو ئەنجیل دراوە بە عیسا عليه السلام پەیام یعنی کتێبێک نووسراوێکی تایبەتی هاتووە منهج و پرۆگرامێک ئومەتەکەی لەسەری بچن. تەورات دراوە بە موسا عليه السلام موسا ڕەسوول بووە عیسا ڕەسوول بووە زەبور دراوە بە داوود عليه السلام صحف دراوە بە ئیبراهیم عليه السلام ئەمانە هەم ڕەسوولن هەم نەبین چونکە پەیامێکی خوایان بۆ هاتووە. محەممەد المستەفای صلى الله عليه وسلم قورئانی بۆ هاتووە بەڵام نەبی ئەگەر تەنیا نەبی بێت شوێنی پێغەمبەرەکەی تر ئەکەوێ. يعني مثلا ئەو پێغەمبەرانەی کە لە دوای موسا هاتوون جگە لە عیسا کە پەیامێ تایبەتی هەیە ئەوانی تر تەنها نەبین لەسەر پەیامەکەی موسا ئەچن يعني هەر ئەو پەیامەی کە موسا هێناوەتی ئەوانیش هەر ئەوە پیادە ئەکەن بەڵام وحیان بۆ تێ لەلایەن خواوە. جا ئەمە گرنگە بیزانین ئێمە جاروایە ڕەسوول و نەبی فەرقیان چییە؟ پێغەمبەری خۆمان صلى الله عليه وسلم هەم نەبی بووە هەم ڕەسوولیش بووە و کۆتایی ئەنبیاییشە يعني نەوەک یەکێ دوایی بڵێ ڕاستە پێغەمبەر صلى الله عليه وسلم وەکو ڕەسوول کۆتایی بووە بەس نەبی لە دوای ئەو دێ وەکو ئێستا هەندێک قادیانیەکان ئەڵێن نازانم کێی قادیانی بۆتە نەبی لە دوای پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆیان بە مسلمان نەزان بەڵام ئەڵێن فلانە کەس بۆتە پێغەمبەر يعني لە دوای پێغەمبەری خۆمان شتیوان نییە. خوای تعالى لقرآن أفرمي ولكن رسول الله وخاتم النبيين كوتاي پیغمبری خواه أفرمي لدواي من سيكس دين لأمتكم ادعاي پیغمبرایتیکن لدواي من سي دروزن دين ادعاي پیغمبرایتیکن وبالفعلش هاتوا لأمتي محمد صلى الله عليه وسلم چندين دروزن يكم عن مسيلمي كذاب بو دواي اوش هاتوا الين كساني كي دروزن هاتون ادعاي پیغمبرایتیکن همویان دروکن چونکە محمد صلى الله عليه وسلم رسولی خوایە و کۆتایی پێغەمبەرانە و ختم بي النبيون پێغەمبەران بە محەممەد المستەفا کۆتایی پێهات.